کاتێک نەتیجەکەی گەڕاوە جای لەدەستدا بوو لەبەرەوەی زۆردار نەخۆش درەنگ خۆی دەبێنێ پانەکەشانە یانش کاتێک کە دەگاتە مضاعفات و باری تەندروستەکەی جێگیر نابێت طبعا زراعت پێش بۆ دەست پێ دەکرێت بەڵام بەداخەوە جیان لەدەستدا بوو ئەمە حالەتی تایبەتەن بەربوونە بەردەوام ئێمە تیمەکانمان بۆ ئەم نەخۆشی بەرناوەکان بە دووادارچوون دەکەن و لە بوونی هەر حالەتێکی ئێمە ڕاگەیاندرای فەرمیمان هەبوو. دکتۆر زۆر کار لە سنووری پارێزگای سلێمانیەتی لە ئێوە دێتە دەرمانکەمە یاخود ئێستا باسمان دەکرد من حەزم دەکرد پرسیارماپانیش کرد بە زۆر باسمان دەکرد لەگەڵ بەڕێز جەنابی وەزیری دارایش من فێرێکە لە کۆبوونەوەی جوانجران قسەم کردووە و ئینشاءالله وعدیان دا کە چارەسەر بکرێت چونکە خۆتان دەزانن خۆتان ئەم کێشەیە پەیوەندی بۆ گرفتی دارایی هەیە کە پەیوەستە بە بەغدا لەسەر داهاتی و ئەم بابەتەش تووشی ئەوە دەبین کە کاتێک بانک کاش و سیرەی نابێت ئەگەر ناوەکو تەخسیس سلێمانی بەتەنیا 27 میلیارد دینار تەرخانکراوی دەرمانیە بۆ ماوەی ساڵێک لە ئێستادا پارەی کاش پێویستە بۆی بەردەوامی بە دابینکردنە بەڵێ ئەمە کێشەیەکان و هەوڵی چارەسەرکردن دەبن ئێستا لەگەڵ کارماکۆن بە ژوور و درێژی باسمان کە پێویستە هەندێک ئاسانکاری بکرێت داوامان لە وەزارەتی داراییش کردووە بۆی پرۆسەی دابینکردنی دەرمان بەتایبەتی ئەوانەی کە گرێبەستەکانیان هەیە کۆمپانیەکان پابند بوون بە دابینکردنی دەرمان بۆ نەخۆشخانە سەبارەت بۆ پەرستارانەی کە ئەوانەی ناوەڕاست و خواردنی عێراق دەکرێن پرسەنتۆڵی 27 میلیارد دینار تەرخان کراوە ئەمە بەس بۆ سلێمانی بەڵێ زانم ئەو 27 میلیارە لە تەندروستی سلێمانی 7 میلیاری خەرج کرد خۆگەرم 4 مانگە مەسەلەن حوتی تری وە خەرج نەکرد ساڵی داهاتوو بڕی بۆ دانانگرێت جا مەسەلەن بۆ نمونە هەفتەی داهاتوو ینی ڕەنگە نەشتەرگەری گشتیش بووە سێ لە نێو هەندێک لە نەخۆشخانەکان ئەمە کێشەیە چەند ساڵێک بەر لە ئێستا هەبوو بەڕێست ئەو کاتیش پرسیارت کرد ئاگادار بووی بەڵام ساڵی پار زۆر باش چارەسەر کرا دیسانەکە ئێمە لەگەڵ وەزارەتی دارایی قسەمان کردووە کە ئیستینا بکرێت لە کۆمەڵێک ڕێنمایی هەیە لە خەرجکردنی سیولە یا بڵێن کاش لە بانکەکان ئیستینا بکرێت بۆ کەرتی تەندروستی لە بواری دەرمان لە بواری پاکردنەوەی نەخۆشخانەکان لە بواری خواردنی نەخۆشخانەکان ئەمانە بۆی خزمەت گوزاریەکە ڕانەوەستێت بەدڵنیایی ئەم کێشەیە هەیە بەڵام چارەسەر دەبێت و چونکە کارمان لەسەر بکەن میلاک مەبەستت دامەزراندنە بەڵێ کارمەند تەندروستی من ئێستا لە کۆنفرانسکە باسم کرد ئێمە پروتێنانێکی زۆرمان هەیە ئەو باری ئابووری و ئەو ئەزمەی اقتصادی کە هەیە تاسیراتی لەسەر تەندروستی هەیە خۆتان دەزانن کە ژمارەی ئەرام ساڵ نزیکەی 3000 خانوشینمان بوو بە پێی پێڕەوکردنی یاسای نوێی خانشینی عێراق ئەمە یەک دوو ژمارەی زۆرمان دابڕانیان هەبوو ئەوانەی کە دەستە خارجیان مۆڵەتیان نامێنێ ژمارەی زۆرمان بەداخەوە لە ڕەوشی کۆڕۆنا گیان لە دەستدا نەبوو یعنی ئەمە بەردەوامیش کە کورتێنان تەیە فراوانبوونی ژێرخانی تەندروستی تەیە نەخۆشخانەی نوێ دەکرێتەوە بەشی نوێ دەکەوە فریاکەوتنە و هەندێک هۆڵی نەشتەرگەری نوێ بکەی تەندروستی نوێ دەکرێتەوە بەڵام من دەبێ ئەوەش بڵێم کە حکوومەت هەرێمی کوردستان کابینەی نوێم دامەزرانی بۆ ژمارەیەکی زۆر لە پێویستی نەخۆشخانەکان کردووە لە نەخۆشخانەی ئەڵمانی لە شاری سلێمانی لە هەڵەبجە لە بیارە ئەمان هەموو نەخۆشخانەی نوێ کرایەوە لە زاخۆ لە شاری دۆب نەخۆشخانەی بەحرکە لە شاری هەولێر هەموو ئەو نەخۆشخانانەی کە نوێ کرایەوە دامەزرانی بۆ کراوە بە ڕێژەیەکی باش لە ڕەوشی کۆڕۆنا دامەزرانمان هەبوو بۆ چاودێری چر لە بۆ سنتەرەکانی سوستان دامەزران نەبوو بۆ هەموو شارەکانی هەولێر بەڵام ژمارەکە لەبەرەوەی ژمارەی فراوانبوونی نەخۆشخانەکان و هۆڵەکانی نەشتەرگەری و یعنی ئەوەی کە دەڵێم ژمارەی قاو زیاد دەکەی فریاکەوتن زیاد دەکەی لە شوێنێک بنکەی تەندروستیەکەوە بەڵێ ئەمە ژمارەی زیاترمان پێویستە لە ئەولەویەتی کارەکانمانە ئێمە لیستی ناوەکان و دەرچۆکانمان هەموو داوەتە بەغدا لەگەڵ حکوومەتی عێراقی فیدرال لەسەر هێڵین چونکە ئەوانیش نووسیان کرد وەڵاممان داوەتەوە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵاش دەرچۆکانمان وەرگرتووە بۆچی لەبەرەوەی دەرەجەی وەزیفی لە ئێستادا هەمووتان دەزانن پێیوەستە بە یاسایەک لە عێراقدا یاسای موازنەی عێراقی ساڵی 2023 ئەم یاسایە دەبێت هەرێمی کوردستانیش پشکی هەبێت لە دامەزراندن بۆ دەرچۆ پزیشکیەکان بۆ هەموو جۆرەکان نەک تەنها کارمەندە فیزیاییە دەرمانسازە پزیشکیدانە پزیشکانە هەموو جۆرەکانی پێویستمان بە دامەزراندن هەیە هیوادارین حکوومەتی عێراقی فیدرال چۆن دامەزراندن بۆ پارێزگاکانی دیکە عێراق دەکات هەرێمی کوردستان لە یاسای موازنەدا پلەی وەزیفی یان دەرەجەی وەزیفی میلاکی پێویستمان لەم یاسایەدا پێ بکات دوو پرسیار سەبارەت بە دامەزراندنی پەرستاران یانی جەنابەت فەرمووت کە پێویستمان نەخۆشخانەکانی خۆمان بەڵام ئێستا ڕەوانەی ناوەڕاست و هاوێرانەکەین دەوێت دابنەزێن ئەمە یەکەم دووهەم لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە لە نەخۆشخانەی
باڵین لە بانکی خوێنەوە پەیوەندیمان پێوەکە کە کیسی خوێن نیە نەخوێن ئەگە کیسی خوێن نیە و ئەمەش کێشەی بۆ تالاسیمیا نەخۆشانی تالاسیمیا دروست کردووە دەزانێ ئێمە دایمان لە باقەکانی خوێن تەنسیقێکی زۆر باشە خزمەتگوزارێکی زۆر باشە کاتێک کە ژمارەکەمان سنووردار دەبێت ڕەنگە بانکێک خوێن بڵێن نەمایە بەڵام دڵنیا بە نایەلین یەک کیسی خوێن لە هیچ شوێنێک بێبەش بێت چونکە ئەمە خوێنە خوێن یعنی ئێستا ئەو دەقەی من تو قسە دەکەین نەخۆشێک وا لە نەخۆشخانە پێویستی بە خوێن معقولە کیسی خوێن نەبێت بە دڵنیاییەوە تەنسیقێکی باشەیە لە دهۆکەوە بگرێت تا هەڵەبجە هەولێر سلێمانی پەیوەندی هەیە مناقلە دەکەین عادەتەن لە شوێنێک ئەگەر کورتێنان هەبێ ناڵێم نامێنێت نییە بگاتە سفر بەڵام ئەمە پێویستی بەو ڕەسیدە ڕابگرین ئەو ڕەسیدە بە بەردەوام دەبێ ئەمە بای چەند مانگێک کیسی خوێنوان نەبێت کە خۆنە خواستە ڕووداوە گروپدا ڕەنگە بە سەدان بتڵی خوێنت لە سەعاتێکدا پێویست بێ بۆیە ئەمە گرنگترین یەکە لە پێداویستیەکانی ڕزگارکردنی ژیان ئەمە ئەوی کاری خۆمانە و ئەرکیشمانە هەم ئەوەیە دەرمانی پێویستە بۆ فریاکەوتنەکان بۆ عینای ڕەکەزەیە لە هەر شوێنێک کورتێنان نەبێت بۆیە ئێستا باسم کرد بۆیە بەردەوام لەگەڵ وەزارەتی دارایی داوای ئەوە دەکەین ئەو بودجێ هەیتمان ئاسانکاری تێدا بکرێت بۆی تووشی کورتێنان نەبێت بە دڵنیایەوە بە دۆداچوین دەکەین نەیاڵین هیچ سەرات بە پەرستاران ئێستا باسم کرد لە عێراقدا پرۆسەی دامەزراندن بە یاسا لە ناو یاسای موازنەت جێگەی کراوەتەوە دەبێت هەرێمی کوردستانیش بەشی خۆی هەبێت بۆ ئێمە لیستەکانمان پێش